بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ لە شارەکانی هەرێم زۆرترین داهاتیان هەیە کەچی کاریگەری لەسەر کەمکردنەوەی ژمارەی قوربانیانی هاتوچۆ نییە. زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ لە هەر ناوچەیەکدا بە شێوەیەکی گشتی پەیوەندی بە خراپی ڕێگا و بانەکان و تیژڕەوی شۆفێران و قەڵەبارغی شەقامەکانە. فازڵ حاجی وتەبێژی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر لە ئەژماری خۆی لە فەیسبووک لە نامەیەکی کراوەدا ڕایگەیاندووە بەهۆی دروستکردنی چەند پێچکردنەوەیەکی نایاسایی لەسەر یەکێک لە شەقامە سەرەکیەکانی شاری هەولێر تا ئێستا چەندین حاڵەتی هاتوچۆ ڕوویاندا و بەو هۆیەوە ژمارەیەک هاوڵاتی بوونەتە قوربانی کە ئەو بەدەیان و سەدان کەس وەسفی کردوون. بە پێی وتەی ئەو بەرپرسەی هاتوچۆی هەولێر دوای تێپەڕبوونی ماوەیەکی زۆر ئەو لادانە نایاساییانە لادراون کە کاریگەری زۆری لەسەر کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ هەیە. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر ماوەیە کە دەستمان کردووە بە ڕێخستنەوەی سەرجەم شەقامەکانی ناوشار و دەرەوەی شار. بەڕاستی هەندێک شوێن هەبوو پێویستی بە دەستکاریکردن بوو لە ناوشار بۆی کە مەسەن لە بوونمونە هەندێک تەقاوتوعاتمان هەبوو یاخود هەندێک ترافیک لایتمان هەبوو لە بۆ کاتێک کە ژمارەی ئۆتۆمبیلەکان کەم بوو لەوانەیە ئاسایی بوون، بەڵام کاتێک کە ژمارەی ئۆتۆمبیلەکان لە شار ئەوەی تۆمار کراوە گەیشتۆتە 710,000 ئۆتۆمبیل بێگومان ئەوانە ممکن نەبوو وای کردبوو کە بەبەردەوام قەرەباڵغی و جەنجالی لە شەقامەکانە بۆ ئێمە دەستمان کرد بە شێوازێکی تازە لە ڕێخستنی شەقامەکان ئەوش بە داخستنی چوارڕیانەکان و سێڕیانەکان وەکردنیان بە دووڕیان و لە بەرامبریشدا ئەو دوولایکەدامان دەخست لە چوارڕیانەکان لە نزیک ئەوانە شوێنێکی پێچکردنەوەمان دەکردەوە. هەر هاوڵاتی و هەر کۆمپانیایە کە مزرعەیەک هەبووە یا شتێک هەبووە لە نزیکتری شوێنی خۆی شوێنی پێچکردنەوەیکی نایاسایی لە نێوان هەردووک لای شەقامەکە دروست کرد بوو. ئەوە ژوای کردبوو کاتێک کە لە شوێنانە پێچکردنەوە ڕووی دەدا ڕۆژانە دەبووە هۆی کەوتنەوە ڕووداوی هاتوچۆ. بۆیە ئێمە داوامان کردوتمان چیتر ناکرێت کەم تەرخەمی بکرێتن بە دەستخۆشیەوە وەزارەتی ئاوادانکردنەوە بەڕێوەبەراتی ڕێگەبانی هەولێر ئیمڕۆ بڕیار وایە کە هەڵمەتێکی گەورە دەست پێ بکەن بۆ لابردنی سەرجەم ئەو سەرپێچیانەی کە پێشتر کرابوو. بەپێی ئەو زانیاریانەی کە بەرپرسەکەی هاتوچۆ بڵاوی کردوونەتەوە چەند جارێک بەرپرسانی پارێزگای هەولێر لەو بابەتە ئاگادار کراونەتەوە لە لابردنی ئەو پێچکردنەوە نایاساییانە کە تەنیا بە گلێدەرێک کێشەکە چارەسەر کراوە، بەڵام دوای چەند ڕووداوێکی هاتوچۆ و کەوتنەوەی ژمارەیەک قوربانی پێچە نایاساییەکان لادراون. وتەبێژی هاتوچۆی هەولێر نمونەی ڕووداوێکی هاتوچۆی لەسەر ئەو شەقامە هێناوەتەوە کە چەند ڕۆژێک لەمەوبەر ڕوویداوە و تێیدا ئەندامانی خێزانێک بە تەواوەتی مردن و زامدار بوون. ئەوەی جێگەی پرسیارە لە کاتی ڕووداوێکی هاتوچۆدا ئەگەر هۆکاری ڕووداوەکە خراپی شەقامەکان و نایاسایی بوونی پێچکردنەوەکان بێت هیچ کەسولایەنێکی پەیوەندیدار لەسەری سزا نەدراوە. جگەلەوە لابردنی ئەو پێچکردنەوە نایاساییانە پێویستی بە هیچ بودجەیەک نەبووە تا هۆکارێک بێت بۆ دواخستنی و سەرنجام کەوتنەوەی ژمارەیەک ڕووداوی هاتوچۆ. وەک شوفێرێک وای دەبینم یعنی ئەو داخستنی ئەو شوێنانێکەوە وەکو ترافیک لایت نەماوە شتێکی باشە و شتێکی خراپ نییە تا ڕادێک قەرەباڵغی و جەنجالی کەم کردوتەوە، بەڵام ئەوەی کە هەندێک دیاریدە هەیە مەسەلەن کە ڕێگەوبانەکان زیاتر ئیزدیعام دەکات مەسەلەن جار هەیە تازیەیە یان مناسەبە هەیە جادەکان قەرەباڵغ دەبی و شوێنی ڕۆیشتنی سەیارە نییە. جسرەکان تا ڕادەکی باش ینی جەنجالی و قەڵەباڵغی کەم کردوتەوە، بەڵام جسری زیاتر بکرێت و نەفەقی زیاتر بکرێتن زیاتر سیمایشی جوان دەبەخشی و لە هەمان کاتیشدا جەنجالی و قەڵەباڵغی کەم دەکاتەوە لە شەقامەکان. هەندێک شوێن هەیە باشە بەس هەندێک شوێن هەیە زۆر دووری یەخستەوە، یعنی ئیزدیعامەکەشی تقریبان تۆزێک لابردیە، ینی باشە پێویستمان بە جسر و نەفەق هەیە ئەگەر ڕاستی دەوێ لە هەولێر زۆر ئیزدیعامە خاستەن وەختی مەغریبان بەو جادەی داوەرە لۆ کەس نەزانی بڕۆ لەوانە بە سەعاتێکی ئەگە بگەیی خۆ بە خۆت دەزانی کەس نەزان ڕێی 5 دقەیە ونیە بە 1 سەعاتی ئەگە بگەیی. بەپێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر لە کۆی 1354 ڕووداوی هاتوچۆ لە ساڵی ڕابردوو 219 کەس گیانیان لەدەستداوە کە ئەگەر بەرپرسانی هاتوچۆ خەمی جددی لە کەمکردنەوەی ئامارەکان نەخۆن مەترسی گەورە لەسەر سەلامەتی شۆفێران و سەرنشینانی ئۆتۆمبیلەکان هەیە. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.